لەو جۆرانی کە یەکەین بۆ ئاگادار و ئاشنابوون و لە چوونەتی بەڕێوە چوونی ڕێنمایەکانی ژنەی باڵای پەنگاندنەوەی کۆرۆنا ئەمڕۆ هاتووین بۆ حاجەوران لە درێژەی ئەو بڕیارانەی ژنەی باڵایەتی و سەردانی هەموو دەواازەکان بکەین کە ئێستا تایبەتی لەگەڵ ئێرانان پەیوەندی ئەمڕۆ هاتین بۆ حاجەوران مای دڵخۆشیە کە ئێرە بینی دەروازای حاجەمران بە هەموو دایرەکانیەوە لەگەڵ گومرجی حاجەمران مای دڵخۆشیە کە زۆر بەڕێکوپێکی هەموو ئەو ڕێنمایانەی کە هەیە جێبەجیان کردووە تا ڕادێکی ئەو تۆ کە مای جێ خۆیەتی لەم جێەوە دەستخۆشیان لێ بکەین خۆتان دەزانن ئەم فترەیە حکوومەتی هەیە هەموو توانەکانی خۆی خستە دەگەر بۆ ئەوەی کەمترین مزاعفات تووشی کۆمەڵگای ئێمە و کوردستان بێت کە ئەم بەڵایی کە ڕووی کردۆتە جیهان بەگشتی کەمترین زەرەر با لە ئێتمی کورد کە ئەویش لە پێش هەموو شتێکەوە بە ئیلتیزامی هاوڵاتیان بۆ ڕێنمایانە بە ئەوەی هەموومان ڕێنمایەکانی حکوومەتی هەیە ژنەی باڵای کۆرۆنا بەباشی جێبەجێ بکەین جێ خۆشیەتی ئەوە ئێستا بڵێین کە لەم نەوعە موسیبەتە دنیای جیهانی کە هەموو عالەمی بفتەوە بۆ دیسکەتی کوردەوە فەرسەتێکی زۆر بە یەکڕێزی بە یەکگرتووی بە یەکدەنگی یەک هەڵوێستی بەرامبەر بەم هەتایە وەستێتەوە بۆ کورد کە ئیمکانێتی ئابووری بەهێزی نییە بۆ پاراستن بەریەک نەکەوتن باشترین ڕێگەیە بۆ ئەوەی کە تەحدیدی کاریگەری کۆرۆنا بکەین لە تەجروبەی گەلان لەم چەند ماوەی کە تێپەڕیوە ئەوە سابت بووە ئەوە ئیسپات بووە کە قەرەباڵغی بەریەک نەکەوتن دوورکەوتەوە لە قەرەباڵغی بەریەک نەکەوتن باشترین وەسیلەیە هیوادارم هاوڵاتیان جارێکی تر بەباشی پێڕەوی ئەو ڕێنما تەندروستیانەی ژنەی باڵای تەندروستی و وەزارەتی تەندروستی بکەن جێ خۆشیەتی جارێکی تر ئێمە لێرەوە دەستخۆشی لە کادرەکانی تەندروستی و وەزارەتی تەندروستی بکەین لە وەزارەتی ناوخۆ دەستخۆشیان لێ بکەین هەروەها دەستخۆشی تایبەتمان بۆ دەروازەکان بە شێوەیەکی گشتی هەرسێ دەروازە کاربەندەکانیان بەڕێوەبەراتەکانی ناو کاربەندەکان گومرگەکانیان لێرەوە هاوشانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی دەستخۆشیان لێ بکەین سپاس بۆ ئەوانە و بۆ ئێوەش